يعني من خوشم بخوای يعني خۆم دام نایە ڕۆژێک بە ئاو بڕۆم ڕاستیەکەی ئەوە یان بەدامی سیارە دەڕۆمیان بە ئاو چکە ئاو ئەمانی نیە من 2000 هەتا ئێستا لە من ئاو ژیانم کەوتە خەتەر یان لە تۆڕی ماسی گیر بوویم یان لە دار گیر بوویم تۆڕی ماسی بەڵام الحەمدوللا چەقوم پێدایم چەقوم پێ کە تۆڕەکە دەبسێنی دێ دەرێ يعني خۆم دانایە یان کە دەڕۆم لە حادیسێک لە شارێک بە سیارێک بفەوتێم یانەوەتە بە ناو ئەو بفەوتێم بەڵام ئەگەر لە کاری خێر لە کاری جەنازە دەهێنانەوەگیان لە کارێکی خێر وەڵا بشفەوتێم مشکلەم نییە. باشە کاتێکە ڕێک بە دەرهێنانی تەرێم دایک و باوکت چی بەتۆڵێن؟ من داکم و بابم یەکەم قسەی منەوە بۆ کە دەستم بەو کارە کردێ گوتیتم ئەگەر لە ئاسنایی ئیشێکی خێر فەوتام لۆتان نییە ینی بە هیچ شێوازێک بەرامبەر ساحب جەنازەیان بەرامبەر کەسێکی کە قسێک بکەن من بەخۆشی خۆمە و لە خوای گەورەی دەکەمەوە ئیشە ینی بەو نەفسە پێم گوتیتم بە هیچ شێوەیەک ناتوانن لە ڕاستە قسە بکەن کەس داکم و بابشم پێیان خۆشە ئیشێکی پیرۆزە. دەست خۆش.